ئازیزان بووکانەوەی ئێزگێکێکە لەو کێشانەی کە تا ڕادەیەک باوە بۆی ئەمڕۆ ئەم بابەتەمان هەڵبژاردەوەی بزانین کە پوکانەوەی ئێسک چیە، هۆکارەکانی توشبوون بە پوکانەوەی ئێسک چیە، وەروەها نیشانەکان کە لەسەر کەسەکە دەرەکەون و هەروەها باس لە جیاوازیەکانی شەکەین لەگەڵ ئێسکە نەرمەیە لەگەڵ دکتۆر شاخەوان عەلی عەبدوڕەحمان کە بەڕێزیان پسپۆڕی ئێسک و شکاوین. سڵاو لەبێ دکتۆر، بانیت باش. زۆر سپاس. دکتۆر سەرەتا با لە وشەکەەوە دەست پێ بکەین بزانین پوکانەوەی ئێسک واتای چی ئەگەیەنێ؟ بڵێ تەبەن پوکانەوەی ئێسک واتە کەمبوونەوەی چڕی ئێسکەکە. بەڵێ. هەموو مادەیەک چڕیەکی هەیە، ئێسکی چڕێکی تایبەتی خۆی هەیە. هەندێک کەس بەکارهێنانی کەلیمەی فشەڵبوونی ئێسکیش بەکارهێنن لە زاراوەی خۆمانە چڕێکی کەم ئەبێتەوە. ئەکید بەشی سەرێکی لەشمان پێکاتی لەشمان ئێسکە پێکەرە لەگە کەمبوونەوەی چڕی ئێسک کاریگەریکی زۆر گەوری ئەبێ لەسەر زۆربەی بەشەکانی لەشمان. ڕاستە. باشە هۆکار چیە ئەم ئێسکا با بڵین فشەڵە بێت چڕیەکەی کەمە بێتەوە؟ خۆی زۆربەی بەشەکانی لەشمان لە پرۆسەیەکی نوێبوونەوەن هەر لەو کاتی کە لە دایک ئەبی لەناو ئەچێت و خۆی دروست دەکاتەوە. ئێسکیش بە هەمان شێوە. ئەو ئێسکە کە لەناو ئەچێت ئەبی ئێسکی تازە دروست بێتەوە. هەر ئەمەشە هۆی ئەوەی کە ئێمە سەیرەکەنی چێک تووشی شکاوێکە بێ بۆچی ئێسک چاکە بێتەوە چکە خۆی دروست دەکاتەوە. وانە بۆیە قەت دوای شکاوی هیچ ئێسکە چاک ناکەوە. ئەم پرۆسی نوێبوونەوەیە هەندێک جار بە هۆکارەکان زۆر زۆرن. ئەگەر بە هەر سەبەبێ بێت نوێبوونەوەکە ئەو ئێسکە نوێی نەکاتەوە ئەبێتە هۆی کەمبوونەوەی چڕی ئێسکەکە. هەندێک جار بەهۆی هەندێک نەخۆشیەوە ئێسکەکە لەناو ئەچێت. ئەمەش هەر دیسان سەبەبێکی تر بۆی کە بێتە هۆی فشەڵبوونی ئێسکەکە. کاتە هۆکارێکی دیار نییە بڵێ ئەو هۆکارە دیارە ئەبێتە هۆی ئەوەی کە ئێسکەکە فشەڵە بێت؟ بێگومان خۆی دوو هۆکار هەیە لە دروستبوونی نەخۆشیەکە. هەندێک هۆکار هەیە دەستکاری ناکرێت زۆربەی ئەوەیانە مەسەڵەن تەمەنە ڕەگەزە شتانە. هەندێک هۆکار هەیە بەڵێ پەیوەندی بە نەخۆشی شتەوە هەیە. هەندێک کەسێ بەڕاستی ئێمە دەبەن ئەگەر لە درێژی باسەکە باسمان کرد تەمەن و ئەم شتانە دەورێکی زۆر گەوری هەیە لە دروستبوونی نەخۆشەکە. بەڵام هەندێک جارێمە لە تەمەنی زۆر گەنجە ئەیبینین ئەم نەخۆشیانە ئەوش پەیوەندی بە نەخۆشی و چەند هۆکاری ترەوە. باشە منیش ویستم ڕێگە و پرسیارەکەم بزانم تەمەن کاریگەری هەیە لە چ تەمەنێکەوە زیاتر ئەگەری توشبوونمان هەیە بە پوکانەوەی ئێسک و لەگەڵ ڕەگەزیش؟ بەڵێ خۆی بەپێی سەرچاوەکان لە تەمەنی شتێکی یانێ لەوانێ شتێکی سیر بێت لە تەمەنی نزیکەی بیدایەتی 20 ساڵەکانەوە وردەوردە ئێسک دروستەکە بە لە ناوچوونی زۆر زیاکە. چڕی ئێسک لە تقریبن لە کۆتایی 20ەکان و سەرەتای سیا لە چۆنەڵی لوتکایە گەورەترین و باشترین ڕێژەی چڕی ئێسک لەو کاتەیە. دوای ئەوە بە دڵنیاییەوە ینی شتێکی سێرە کەم کەس هەیە لەوانێ هەستکات لە تەمەنی 30 ساڵیەوە ئیتر ئێسکی وردەوردە دەستی کردووە بە پوکانەوە. بەڵام ڕێژەکەی بە شێوەیەکی وا دیار نییە کە هەستی پێ ناکرێت. ئیتر هەتا تەمەن زیاتر بێت ڕێژەکەی زیاتر ئەبێت. بە دڵنیاییەوە فەرق هەیە لە تەمەنە لە بینی ڕەگەزی نێرومێ چونکە ئەوەش ژمارێکی زۆر هۆکار هەیە بە تایبەتی هۆکاری هۆرمۆنات لە ئافرەدا زووتر دەستپێکا وەکو لە پیاوە. بەپێی هەندێک سەرچاوە بێت ئەڵێت تقریبن لە تەمەنی 70 بۆ 80 ساڵی لە سا 70 بۆ لە سا 75 خەڵکەیانە. ئەمە ژوازەم ڕێژێکی زۆرەکەواتە ئەگە بگەینە تەمەنی پیری زۆربەی کەس تووشی ئەبێت. بەڵام پێشتر لە تەمەنی 50 ساڵ ئەتوانین بڵێن لە ئافرەتە دروست ئەبێ لە پیاوە ئەتوانین بڵێن لە تەمەنی 60 بۆ 65 ساڵ دروست. کەواتە پوکانەوەی ئێسک لە خانمانیشا زیاترە بەدڵنیاییەوە. بەڵێ بەدڵنیا هۆرمۆنە خۆی هەموو سەبەبەکە خۆمان نەزانین هۆرمۆنی ئیسترۆژین و پرۆژیسترۆن کە هۆرمۆنی مینەن یعنی هەندێک کەس هەیە لەوانەیە زۆر زانیاری نەبێ لەسەرەوانە ڕاگری زۆربەی فەرمانە سەرەکیەکانی ئافرەتە. بۆیە لەو تەمەنانی کە ئیتر ئافرەت لە تەمەنی 45 ساڵ و 50 ساڵ زۆربەی شتەکان زووتر دەستپێکا وەکو لە ڕەگەزینێت و لە هەمووی مهمتر کەمبوونەوەی چڕی ئێسکەکەی کە دیسان پەیوەندی بە هۆرمۆنەوەی کە کەم ئەبێتەوە چڕی ئێسکیشان کەم ئەبێت. باشە دکتۆر پەیوەندی هەیە بە ماوەوە یەکێک بۆ نمونە دایکی وابوو بێ یاخود پووری وابوو بێ یان باوکی وابێت خۆشی وای لەبێت؟ بەڵێ بەدڵنیایی ئەوەشی ئەنی هۆکاری بۆ ماوەی یەکێکە لە هۆکارەکان خۆی زۆربەی نەخۆشەکانی لەش هۆکاری بۆ ماوەی دەوریتیا هەیە. بەڵام هەندێک کەس دائما واجبمانەیەەوە بەتابەتی لە خەڵکی گشتی وانی ئەو نەخۆشانێکی لامان ئەڵێ دەوەڵا خۆی عیلی ئێمە هیچ شتێ نییە. بڵێ مەرجنیە خۆی دەخۆمە ئەگە سەڵ هەموو نەخۆشەکان بە هەمومانە ئەڕێ. بەڵام ڕێژێکی زۆر خەڵک مەسەلەن هەندێک جار ئەوانەی کە ئێمە بەرچاو ئەیبینین ئەوە نییە مەسەلەن یەک کەس لە خێزانەکە هەیبێ مەسەلەن تەماشاکێک کە ئەڵی هۆکاری بۆ ماوەی جاری وایە لە خێزانێکە 4-5 کەس هەیان بووە کە تەمەنەکانیشان نزیکە لە یەکتری. بەڵێ باشە دکتۆر نیشانەکانی پوکانەوەی ئێسک چیە لە کەسێکات چۆن ئەو کەس هەستی پێ بکات کە ئەم ئێسکی پوکاوەتەوە؟ گەورەترین کێشەوەی نیشانی نییە هیچ ئازاریشی نییە. زۆربەی کەسەکانیش کە منەڵم لە تەمەنی 35 ساڵ دەستی پێ کردو ئێمە هیچ هەست بە هیچ ناکەین. هەندی حاڵەت
ئەسڵان هەندێک نەخۆشی ئێمە هەستی پێ نەکردو هاتووە بۆ لا من زۆربەی بەشکاوی دەست پێەکە مەسەلەن ئەوەی کە زۆر باو بێت کەسێک ئەڵێ وەڵام من کەوتنێکی بەسیط کەوتم دکتۆر وەڵا هەلە ئاوا قادرمێک بە حاڵ دەستم دانا دەستم ئاوسا ئەشیان بۆ گرتم سێرەکەم شکاوە لە هەمووی زیاتر شکاوی بڕبڕی پشتە یەن بە ئازاری پشت ناشزانێت چییە بۆچی پشتی ئێشێت ئەو مەسەن وەکو حاڵەتە باوەکانی خۆمانی مەتەسەوری داخورانی جونگەواتە سەوفان و ئینزیلاق و ئەمانە ئەکەین کەچی کە ئەشعی بۆ گری تەماشاکی بڕبڕێکی شکاوە جا تەماشکانی بڕبڕەکان جیاوازە لە شکانی شوێنەکانی تر بۆ یەک نەخۆشیش هەست بە ئازار تەنها بە ئازار هەستی پێەکە چکە ئێمە بە معنا کوردێکی بڵێن بەس ئەقوپێت زیاتر لەو حاڵەتانەیە کاشایی بۆ گری پێڵی تۆ قەت کەوتوی ئەڵێ نەوەڵڵا هەست بە هیچ شتێ ناکەم تەماشاکی بەوە دەسی پێکردو بەشکاویەکێ لە بڕبڕەکانی پشتی دەسی پێکردو شوێنە باوەکانی کە زۆر تووشی شکاوی ئەبن وەکو ئاماژەم پێکە بڕبڕی پشت ئێسکەکانی حەوس ملی ئێسکی ڕان بە تابەتی لە بەتەمەنەکانە لەگەڵ ئێسکەکانی بڵێن بەشی خواروی قۆڵمان و دەوری مەچەک ئەوانە زۆر ئەشکن بە تابەتی لە کاتی کەوتنە باشە دکتۆر پشکنی نێک نییە کە ئیتر خانمان بۆ نمونە لە 40 ساڵیەوە یاخود لە 50 ساڵیەوە بیکەن ئەگەر ساڵانە بێت نازانم ئەگەر 2 ساڵ جارێ بە بۆ ئەوی کە بزانن چڕی ئێسکیانە چ ئاستێکایە بۆی کە زیاتر خۆپارێزی بکەن بە دڵنیایەوە زۆربەی خەڵکیش لەوانەیە بیستە بێتی ئامێری دێکساسکان شتێکی زۆر باشە چڕی هەمووی ئێسکەکانی لەش دەرەخا و بە شێوەیەکی تایبەتی ئەکرێت و بۆ ئێمە پزیشکش بۆمان دیاری ئەکا کە ئەڵێ ئەو ئێسکانی چڕێکی کەم بۆتەوە بە خانمان بە دڵنیایەوە کووت و ئاماژۆ پێکرد باشترە زووتر ئەو تێستانە بکەن ئەتوانم بڵم لە تەمەنی 45 ساڵ شکێتەوە بەرە تەمەنی ئەوە ئەڕۆی کە سۆری ماگانیان نەمێنێت و هۆرمۆندا ئابەزێ هەمویان دووچاری ئەوە ئەبنەوە کە تووشی ئەو کێشانە بن یەکێ لەو شتانی کە من حەزەکەم لێرە ئاماژی پێکەم و پەیوەندی بە بابەتەکەمانەوە هەیە ئەو ئافرەتانە لەو تەمانانە تووشی هەندی حاڵەت ئەبن جگە لە حاڵەتی دەرونیەکەی و بێتاقەتی و ئەمانە یعنی نەخۆش هاتۆ بۆ لامن ئەڵێ دکتۆر من ئێسکەکانم ئەیەشێ یعنی هەستێکە خۆی فعلەن ئەمە لە ناحی زانستی لەوانە شتێکی زانستی نەبێت بەس ڕاستەکەنەوە هەستی نەخۆشە یعنی ئەڵێ من هەموو گیانمە ئێشێ هەچی فەحسە کردومە بڵێن ئەوانی کە پەیوەندی بە نەخۆشی خود دە و شەکرە و هەموو شتەکان ئەڵێ هیچ شتێکم نییە ئەگەر تەماشای تەمەنەکەی سێرەی تەمەنەکەی نزیکە لەوەی کە هۆرمۆنەکانی دابەزێ فعلەن ئەوە سەبەبەکەیە بووە ئەو هەستێکی گشتی هەیە لە هەموو لەشێ هەست بە ئازارێکی گشتی ئەکات چکە وردە وردە چڕی ئەسکەکەی کەم ئەبێتەوە ئەوە نیشانێکی زۆر باشەکە ینی ئافرەت هەست بۆ کات و زووفرێ خۆکەیە بۆی چارەسەر وەرگێ چکە بەڕاستی چارەسەر هەیە و ئێمە ئەتوانین ینی لە سەد ئەگەر نەشتوانی کەمیکەینەوە بەڵام زۆر لە نیشانەکانی ئەتوانین بوەستێن باش ئەگەر ئەو پشکنی نەکرا و کەسەکە دەرکەوت چڕی ئێسکی کەم بۆتەوە ئەتوانرێت ئەگەر زوو فریای بکەوێت لەلایەن بەڕێزستانەوە عیلاجەکانی بۆ بنووسرێت تا ڕادەیەکی باش لە نەخۆشیەکە کەم کاتەوە بۆی لە کۆتاییە بەڵێ زۆر ئەنوە وشکڵ دەرمانی تازە دروست بووە ینی هەندێکیان مەسەلەن ئەگەر ڕێژەکەی کەم بێت پێمانەڵە مەسەلەن دوو دەرمانە سەرێکێکی کە خۆمان نەزانین بۆ ئێسکمان پێویستە کالیسۆم و ڤیتامین دی لەو تەمەنەوە دەست پێ ئەەکەین هەندێک کەس هەیە مەسەلەن چڕێ ئێسکەکەی ئەوە کەم نەبووتەوە بەس ئێمە ئاماژگاریانەکەین لە خواردنە ڕێژی ئەو دوانە زیاتر وەرگن بۆ ئەوی تووشی ئەوە نەبن پاشان دەرمانی زۆر باشتر هاتوکەی سەپیان دەربانەکانی بیسفۆسۆنێت ئەمە جەماعاتێکن زۆربیان هەفتانە ئەخورێت نەخۆش ئەتوانێت پشتی پێ بەستێ هیچ نەبێ ئێمە دایمەن لەوەکو پزیشک ئەڵێن هەندێک نەخۆشی هەیە لەوانێ فرێی نەکەوت بێتین زوو دیاری بکەین بەڵام خۆ ئەتوانێت بیوەستێنین و لەو تەمەنە با تووشی شکاوی نەبێت تۆ چڕی ئێسکەشی کەم بێتەوە بەس نەگاتە حدێک بێتە هۆی دروستبوونی شکاوی خۆمان نەزانین شکاویەکێکە لە ناخۆشترین و خراپترین ئەو شتانی کە بەسەر جەستەی مرۆڤ ڕاستە بە تایبەتی لەو تەمەنانەیە دکتۆر باسی کالیسیۆمە کرد باسی کالیسیۆمە کرد باسی ڤایتامین دی و کرد ئێستا زۆر بەمان کاتێک کە پشکنی نەکەین زۆربەی لە ناو کوردە هەمومان ڤیتامین دیمان کەمە ئەمە هۆکار چیەکە وایە و ئەمە کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی کە تووشی پوکانەوەی ئێسکمانکە بە دڵنیاییەوە خۆی یەکێ لە هۆکارەکان کەمی کالیسیۆمە ڤیتامینیش بە تایبەتی ڤیتامین دی بۆچی ڤیتامین دی دەورێکی زۆری هەیە لە هەڵمژینی کالیسیۆم لە لەشمانە کەمی ڤیتامین دی دیسان ئەبێتە هۆی کەمی کالیسیۆم کە کالیسیۆم بنچینی سەرێکی پێکەنەری ئێسکەکانمانە بەڵێ کەمی ئەوانە ئەبێتە هۆی کەمبوونەوەی چڕی ئێسکمان و هۆکارەکەی چی هۆکارەکان زۆرن بەڕاستی یعنی هەندێک شت ئێمە خۆمان هەندێک جارۆک و پزیشک سەرسان بووین بۆ ئەم ئاستە زۆرە لە ڤیتامین دی کەمە یعنی لە خەڵکی ئێمە من هەندێک جار خۆم گەشتومەتە هەندێک بیریە بێ مێشمان لە تۆ بڵی فەحسەکان غەڵەت نەبن ینی معقول نیە ئەو خەڵکە بەو ڕێژێ زۆرە کەم بێت من ئەوەی کە بە ڕای خۆم ئەوەی کە ئیبینین سەبەبی یەکەم بەڕاستی
ژەمی بەیانیان کەم بۆتەوە چونکە خۆی کالیسیۆم و ڤیتامین دی بە شێوەیەکی زۆر لە شیرەمەنیەکانە زۆرە لە شیر و ماست و پەنیر و ئەمانە زۆربەی خەڵکی ئێمە ئێستا ئەو ژەمایان تەرە کردەوە زۆر کەم بۆتەوە پاشان بەرکەوتنی تیشکی خۆر ئێمە خۆمانانی هەر ئێمە دامن ڕۆژانە لەگەڵ نەخۆشەکان و لەگەڵ هاوڕەکانمانە باسی ئەکەین جیلی ئێمە و تەمەنی ئێمە دامن هەتا لە مناڵی زۆر ئەکەوتینە کۆڵان و گەڕانمان ئیستا مناڵەکانیشمان چوونە دەرەوەیان کەم بۆتەوە بەرکەوتنی تیشکی خۆر زۆر زەڕورە بوو ئەمە بە تایبەتی بۆ ڤیتامین دی جەنابەت ئەکیدم شارەزای لەوانە ڤیتامین دی بە شێوەیەکی چالاک لە لەشا دروست نابێت چی ئەیگۆڕێ بۆ بەشە چالاکەکەی کە لەشمان سوودی لێبینە تیشکی خۆر ئەگەر بەرکەوتنی تیشکی خۆرمان کەم بێت ڤیتامین دیەکە ناگۆڕێت دیسان ئەوە شۆکارێکی ئەبێ بۆ کەمبوونەوەی شەڕی ئێسکەکە باشە دکتۆر ئەی خواردن لە چ خواردنێک سوود زۆر وەرگرین کام خواردنانە زیاتر بخۆین بۆ ئەوی کە هەم بمان پارێزێت لە بووکانەوەی ئێسک هەم بۆ کەسانەشی کە نەخۆشیەکەیان هەیە بۆی کە تا ڕادێکی باش ڕایگرێ بەڵا تقریبا تەمان هەردووکیان ڤیتامین دی و کالیسیۆمەکەش وەکو باسم کرد شیرەمەنی لە هەمووی باشترە شیر ماست پەنیر هەموو بابەتە شیرەمەنیەکان بەشێکی زۆر کالیسیۆمیان هەیە هەتا ڤیتامین دیشی تایە کە سوودی لێ ئەبین لێ بەڵام دیسان ئەبێ ئێمە باسی کەینەوە ڤیتامین دیەکە بۆ ئەوی سوودی لێبینین ئەبێ بەرکەوتنی تیشکی خۆرمان هەبێت چونکە چەند لەو مادانە بخۆی کە تۆ بژێتە لەشتەوە نەگۆڕێ بۆ بەشە چالاکەکەی تو هیچ سوودی لێ نابینی مادەی خواردنەکانی تر زۆرن بۆ نمونەکە کالیسیۆم باسیکەین لە ماسییا زۆرە بەس بەداخەوە ئەو ماسیانی کە لە وڵاتی ئێمە هەیە من دائما لە زۆربەی چاپێکردەکان ئاماژەم پێ کردو لەو جۆرە ماسیانە نین کە لەش سوودی لێ ئەبینێ ڕاستە بۆ مەسەن ڕێژی چۆری ئەمانی باشە سوودی هەیە بەڵام وەکو کالیسیۆم و ڤیتامین دی هیچ لەو ماسیانە لەو جۆریتیان نیە بۆ نمونە ماسی سەردین بڕێکی زۆر کالیسیۆمی تایە یعنی تو ئەگە مەسەلا ڕۆبع کیلۆ بخۆی بەشێکی زۆر زۆر لەوانەیە نی چەند ڕۆژێک کالیسیۆم و باتێ بەڵام ئەو ماسی لە وڵاتی ئێمە کەمە ماسی تونە کە دیسان کەمە سەلەمون بڕێکی زۆر ڤیتامین دی تایە ماسی سەلەمون دیسان ئەوەش لە وڵاتی ئێمە کەم و بەداخەوە زۆر بەشێوەی کە هەیە لەوانێ بڵم ماسی حەوز بێت و بڕە باشەکانی خۆراکیمان نایەتێ مەسەلەن کالیسیۆم لە چەندها جۆر میوە هەیە لە پاقلەمەنیەکانە هەیە بەشێکی زۆرمان ئاياتێ بەڵام دایمەن بەپی جۆری مادەکە و بەپی ئەو ڕێزێکە من باسم کرد ڕێژەی بڕی کالیسیۆمەکە و ڤیتامین دیەکە کەم ئەبێتەوە لەو میوانی کە بیرم نەچێت کالیسیۆمی زۆر تایە پرتەقاڵ مزرەمەنیەکان زۆری تایە هەنجیر بە تایبەتی هەنجیری وشک بڕژی زۆر کالیسیۆمی تایە چیوی خورما کە ئەمانە لای خۆمان بە شوێکی زۆر زۆر باش و بەردەستن یعنی ئەتوانین سوودیان لێ وەرگرین ڕۆژانە میوە خواردنیش کەم بۆتەوە ڕاستە بۆی ئەوەی کە ئەڵەن کێشی لەش زیاکە و شەوانمەی خۆن و ئاە بەسلام ئەتوانین لە کاتەکانی تراسوودی لێ وەرگین میوە مەرزنی ئێمە بکو نەری تێفێر بینێت ئیلا بێ شەوان بێت ینی بە تایبەتی مناڵەکان ینی من حەزەکەم خێزانەکانمان فێر بن مناڵەکان فێرکە میوەکە بەڕاستی چەنەها نەریت و بەو هەیە لە کولتوری خۆمانە خەریکە نامێنێت بەهۆی تێکچوونی ژیانی ڕۆژانەمانەوە ڕاستە ئێمە ژیانی ڕۆژانی هەمومان پزیشک لە هەموو کەسێک خراپترە ژیانی بەس هەر ئەتوانی کۆنتترۆلیکەی کە مناڵەکە و فێکی ینی ئێمە زۆر نەخۆشیە بۆ لامان ئەڵە چی بکە میوە ناخۆ بۆ چکە لە مناڵی و فێری نەکرد مناڵ لە مناڵی و فێریکە هەموو شتەکە ڕاستە بیکە بەخۆ لە لای ئەبێ بێ بەخۆیەکەت لەگە خۆتا داینێ کە خۆ ئەی خۆی سیر دەکات ئەویش مەجبور ئەبێ ئەیخوا خۆ هیچ نەبێت لە 2 جۆر میوە لەوانێ 5 جۆری حەز لێ نەبێ 5 جۆری تری هەر ئەخوا ینی ئەوەش چۆن وەک باسی نانی بەیانێکەمان کرد بەڕاستی خواردنی میوەش یەکێکە لەو شتانی کە خەڵک زۆر لێ دووتۆفێتەوە ئەمەش بەڕاستی بە هەمان شێو ئێمە کە کوردەواری نانێکی بانی زۆر زۆر باشمان هەیە ینی چەند جۆر شتی خۆش و بە سوودمان هەیە ئەتوانین بامان شێوە سوود لەوەش نەماوە زۆر کەم ینی ئەتوانی مەرجنیە ینی خۆ ئێستا هەندێک کەس هەیە کە تۆ نانی بەیانێکە فریان ناکەوی قیچەکە نیۆڕۆیان عسەر ژەمێکی باشە خوێ شەوەکەی ئەتوانی مەسە شیرەمەنی بخۆی ینی ئەو ژەمی بەیانەکە بخیتە ئێواران هەم سوکەشە بۆ لەشمان و بۆ مەعیدەمان هەم سوودێکی زۆریشیە ڕاستە دکتۆر ئێمە چەند خۆیەکی تریشمان هەیە بۆ نمونە خواردنی چا بە ڕێژێکی زۆر زۆر بەرچاو و کە نانخواردنەکە تاونە بۆ چاکە دەست پێەکە ئەمەش خۆمانەزانین کاریگەری خراپی هەیە لەسەر کالیسیۆم و لەسەر باواز لەو خواردنانە بکەین کە کاریگەری کاتە سەرەوەی کە کالیسیۆم سوودی نەبێت لە جەستەی ئێمە کە ئەشی خۆین زۆربەی هەندێک بڕی دەرمان هەیە کار لەوانە ئەکات زۆر باسی هەندێک مەسەلەن مادە غازیەکان کراوە بەڵام بەڕاستی من لە زۆر شوێن لێمان ئەپرسێ مەبەستم ساردی و ئەم شتانەیە تا ئیستا ئەمەیان نەکراوەتە ناو کتێبەوە کە 100% دڵنیا بن کە شڕی ئێسک بەهۆی مادە غازیەکانەوە بە ئینگلیزی پێڵەن سۆفت درینگ واتە شلەمەنیە سووکەکان چکە هاردرینگەکە مەبەستی لە مادە کوحولیەکان مادە کوحولیەکان زۆر خراپن بەڕاستی ئەوانەی کە زۆر مەشروبات ئەخۆنەوە
زۆر کێشیان هەیە لە کەمبوونەوەی چڕی ئێسکا و لە هەمووی کێشەی زیاتری ئێمە بەڕاستی ئەو کەسانە کە جگەرە کێشن و جگە لە جگەرەکە جەناب دەزانی ئێستا بەزمی نێرگەلەش دروست بووە لەگەڵ نانخواردنەکە لەوە نێرگەلەکەی داناوە یەکسەر دەست پێکە ئەمانە هەمووی کارەکاتە سەر نەک تەنها هەڵمژینی کالیسۆم و ڤیتامینی هەموو مادە باشەکانی لەشمان و لە هەمووی خەتەرتر ئەوەی تۆ باسە کرد چاو قاوە یعنی بۆ بە نەریتێکی زۆر خراپ ینی زۆربەی ئەو سەرچاوانی باسی ئەەکەن چند ڕۆژی دوو جار ئەو پەڕی سێجار لەگە ژەمەکانە یەکجار هیواهەیە ڕوو لەگەم هەر ژەمێکا سێ چوار جگەلەوە لە بێ خستیش بێت ئەو عنی خۆی ئەمانە هەمووی کارەکاتە سەر هەڵمشینی ئەم مادە سەرکیانە کە تۆش ئەوانە و کەم بۆ لە لەشتا دووچاری چەنەها کێشە و گرفتە بێت. ڕاستە دکتۆر وشەیەکی تر باس ئەکرێت لەگەڵ پوکانەوەی ئێسکا ئەویش ئێسکە نەرمەیە بۆمان باسکەی جیاوازی ئەم دوانە چییە ئێسکە نەرمە لە شتەمەنێکایە بۆی کە بینەرانیش جیای بکەنەوە. ئێسکە نەرمە لە تەمەنی مناڵە بە ئینگلیزی پێڵەن ڕێکێت ئەوە لە تەمەنیکی مناڵیە دەست پێکە و بەڕاستی بوارێکی زۆر جیاوازە و هۆکارەکانی جیاوات هەندێک هۆکاری هەر بۆ ماوەی مناڵەکە کە لە دایک بۆ هەیەی هەندێک هۆکار دیسان هەماشتەوەکو پوکانەوەی ئێسکەکە وایە سیرەکە لە چیایە لەوەی لە تەمەنیکی مناڵە ئێمە ئاڵێ خۆی مناڵ ئێسکی بتەوە لەو تەمەنا دروست ئەبێت ئێمە ئەبێت زۆر زوو هەستی پێ بکەینی بۆ هۆی نێڵین زیاد بکات چکە لەو تەمەنیان چارەسەری زۆر ئاسانە و ئەشتوانین بیوەستێنین و مناڵەکە ئێسکی بتەوی بۆ دروستکەین بە بەکارهێنانی چارەسەر و چەنەها ڕێنمایی کە پەیوەندی بە بووکانی ئێسکەکە شەوەیە لە وەرزشکردن و کارەکانی کاتە ئەمە دوو نەخۆشی جیاوازە بەڵێ تەمەنەکەی ئەوەی یعنی پوکانەوەی ئێسکەکە ئەوە هەمومان لە بەردەممانە بەڵام ئەمەیان نەخێر هەموو مناڵە تووشی نابێت هەندێک هۆکار هەیە کە ئەبێتە توشبوونی و زۆر ئەتوانین ڕێگری لێ بکەین ئیتر ئەو ئەکەوێتە سەر زیرەکی دایک و باوک بە چ نیشانەیەک هەستی پێەکە و چۆن هەستی پێەکە زوو بگاتە لای پزیشکی تایبەت بە دڵنیاییەوە چارەسەرێکی باشە دکتۆر با بینەوە سەر بووکانەوەی ئێسکەکەی خۆمان بزانین خۆپارێزیەکان چین بۆ ئەوی کە هەتا بتوانین بە دووربین لەم نەخۆشیە یاخود بۆ کەسانی کە توش بوون چۆن بتوانن لەگەڵ یا بژین و با بڵین تا ڕادێک لە نیشانەکانی کەمکەنەوە. خواردنەکان ئەوە لە هەمووی لە پێش هەموویەتی بەڕاستی چکە زۆربەی ئەو مادە سوود بەخشانەی کە باسمان کرد لە خواردنەکانمانەیە ڕۆژانە شێوازی خواردنمان ئەبێ ڕێک بخەین ژەمی بەیانی زۆر ژەمێکی سەرەکیە وەکو ئاماژەم پێکرد لە بەیانە ناتوانانی لە کاتەکەی خۆ هیچ نەبێت لە هەندێک کاتە ئەتوانی و پێشیر بخۆیتەوە شیر لە هەمووی ئاسانترە و بەردەستە و سرچەنەها جۆری باشی شیر بەڕاستی شیری پاک و جۆری باشەیە لە ناو بازار ئەتوانین ئێمە سووری لێبینین پاشان وەرزشکردن وەرزشکردن دیسان لە وڵاتی ئێمە هەر زۆر خەڵەت ئەکرێ بەداخەوەی کە ئێمە خۆشمان بینیمانە سەفەرمان کردو لە دەری شوی سەخەری کەشتەکە وای لێ جاران ئێمە خەڵک بۆ مەشهور بوو لە ئەوروپا و لە وڵاتان بەیانە خەڵک خەڵاسی وەرزشەکە ئیستا زۆربەی ئەو خزمانی کە لێوێن بۆمان باسەکە زۆر کەم بۆتە ئەوانی ژووک و جاران نەماون یعنی هەمووی لەگەڵ تەکنۆلۆژیا بەڵێ ئامێرە زیرەکەەکە هەمووی ئەوەیە کۆمپیوتەر و مۆبایل ژیانی هەمومانی تێگە خەڵک تا کاتێکی درەنگ ئەمێنەوە لەگەڵ بەیانی زوو خەبەریان نابێتەوە بۆیە خۆی بووکانەوەی ئێسکەکە یەکێ لە سەبەبەکانی کەمی جوڵەی بۆیە جوڵە زۆر مهمە و دایمەن وەرزشکردن ئێمە زۆر لێمانە پرسێ چ جۆرە وەرزشکردنێ باشە ئێمە خەڵکەچێ بەسەوە شاخەکە بەرامبەرمە بەسەر ئەو شاخەسەرەکەی ڕاستی ئەمە وەرزش نییە من ڕۆژانە تووشی ئەمە ئەبین لەگەڵ نەخۆشەکانمانە خەڵک فێر بووە شاخەوانی ینی ئیشێکە ئیشی تایبەتی خەڵکی تایبەتیە تۆ ئەچی ساڵی جارە دوو ساڵ جارێ بۆ جێ و گۆڕینێ بۆ یعنی ئەوەی حەزی لێ وەکو وەرزشێک ئەمە بەس نەک تۆ ڕۆژانە و ینی من نەخۆش و هاوڕێمان هەیە ڕۆژانە هەیەە شەوان ئەچن بەسەر شاخەسەر ئەەکەون ئەمە جەسەد ئەڕوخێنێ تۆ لە هەندێک کاتە ئیسە لەم کاتە هەستی پێ ناکەی بەس پاش ماوەیەکی زۆر ئەزانی چ زەرەرێکرد لە باشش کاتە چ وەرزشە زۆر باشە ڕۆشتن بەپێ بۆ ئەو تەمەنانی کە ینی لە تەمەنێکان و سەر و 50 ساڵ و 6 ساڵ و 7 ساڵ و زۆر بەشیان حەزیان لە پێ ڕۆشتنە بەس پرۆسی پێویستی بە تەجیع بۆ مۆزۆی سیارەکە خۆشمان هەمومان دەزانی ئەم سیارە هەمومانی تەمەڵ کرد بۆیە لەو تەمەنات تۆ تەجیعیکەی بتوانێت ئەچێتە ناوبازە خێچەکە با بێ بچی لەو سەرەوە بە پاس بێتەوە یان بە تەکسیەک بێتەوە ئەمە خۆی ئاسانترین و بەردەستە هەندێک کەس ئەڵێ وەڵام من ڕێگەکەم دوورە هەورازیتی ڕاستەکە مەسەن شۆستەی ئی باشە خۆ ئیسە لە زۆربەی گەڕەکەکانە لە زۆربەی شوێنەکانی سلێمانیە ئێمە پارکمان هەیە ئەتوانی بچی لە پارکێکە ئەستان ڕێژێکی باش ئۆکسسیژین سەوزاییتی هەیە بۆ هەناسە و باشترە و پاکترە ئەتوانی بچی دەدەقا چارێکی ڕۆژانە لەو پاکێ هاتو چۆکی پاشان پاسکی سواری پاسکی سواری یەکێکە لە باشترین جۆری وەرزشەکان کە جەستەی مرۆڤ ڕائەگرێ جۆری سێهەم لە وەرزشەکان کە باشە و زەرەری نییە بۆ لەشمان مەلەکردنە ئیتر ئەوەش ئێمە زۆر بمان فێری نەبووین لە تەمەنەکە بەس ئێمە دایمەن ئێڵێن ینی من بە نەخۆشەکانەڵم مەرجێمە لە نازانی قیچێکە لەم تەمەنا فێر نابی بە ئاوەکە هاتوو چۆ بکە هەم ڕۆشتنەکەیە
هەم ئاوەکە سوودی هەیە بۆ هەموو جەستە و یعنی ئێمە لەوانەیە هەندێک کەس بیستبێتی بەشێکی زۆری چارەسەرکردنی کێشە جەستەیەکان و نەخۆشە جەستەیەکان بە چارەسەری سروشتی ئەکرێت. یەکەم جۆری چارەسەری سروشتی لە مێژوی مرۆڤایەتیە بە ئاو کراوە. یعنی زانای هیپۆقرات هەمومان بیستومانە یەکەم کەس بۆ کە چارەسەری سروشتی دۆزیوێتەوە بەس بە ئاو عیلاجی خەڵکی کردووە. کەواتە خۆی هەر بە ئاوەکە هاتوچۆ کە ئەمە جۆرێکە لە عیلاج تۆ هەم وەرزشە بۆ لەشێ هەم لەشە سوودی لێبی. ڕاستە دەستەکانە خۆش بێ. دکتۆر باز لە چارەسەرەکان بکەین بزانین چارەسەرەکان لە چیەوە دەست پێکا بۆ کەسانی کە تووشی بووکانەوەی ئێسک بوون. یەکەم هێڵی چارەسەرکردن خۆپاراستنەکەی ئەمانی باسمان کرد لە خواردن لە وەرزشکردن لە دوورکەوتنەوە لە مادە کحولیەکان لە جگەرە کێشان ئەمانە یەکەم هێڵی خۆپاراستن چونکە ئەم نەخۆشیانی کە ئێمە کە باسی هۆکارەکانیمان کرد وتمان پەیوەندی بە تەمەنی و ستایلی ڕۆژانەوە ئەو شێوازانەوە هەیە یەکەم جۆر خۆپاراستنەوەکو لە چارەسەرکردن چارەسەرکردنەکە ئەکەوێتە سەر بەکارهێنانی دەرمانەکان ئەوە شەر باسمان کرد تەبەن کالیسۆمی سەبەحەب هەیە بە شروب هەیە وەکو جۆرەی نەکاتووە خەڵک زۆر بینێت وەکو جەلیبۆن وایە مناڵیش زۆر حەزی هەندێک جۆر هەیە مەسەلەن وەکو دەرزی بەکار ئەهێنرێت پاشان دەرمانی تایبەتی هەیە بە فشەڵبوون یان کەمبوونەوەی چڕی ئێسک ئەوە ئەبێت لە ژێر ڕێنمایی پزیشکی تایبەتی بێت چونکە بەداخە خۆمان هەمومان ئەزانین زۆربەی دەرمانەکان مزعفاتیان زۆر زۆرە بۆیە ئێمە ئەبێ ئاگاداربین لە بەکارهێنانی دەرمان لە خۆمان و هەتا ڤیتامین دیەکە بەڕاستی ئێستا زۆر زۆرە خەڵک لە کۆرۆنا و فێری بەکارهێنانی ڤیتامین دی بوون ئەوەش هەندێک جار پێویست نییە. ویستم باسیەوە بکەم ببوورە دکتۆر تەواوکەرە خۆراکیەکان کالیسیۆم یاخود ڤایتامین دی یەکێکە لەوانەی کە خەڵک زۆر بەکاری ئەهێنێ ئێستا زیانی نییە ئەو زۆر بەکارهێنانە بەڵام منش بووە باسم کە چۆن زیانی نییە خەڵک هاتۆ بەلە ئێمە ئەبێت ئێمە پشکنین هەیە پشکنینی تاقیگەی هەیە فەحسی بۆکەم ڤیتامین دیەکەی زۆر بەرزە بەڕاستی پێویستی پێی لێ چونکە تۆ ڕۆژانە هەر بڕێکی باش لە خۆراکیەکانە هەر تۆزێک وەرئەگری ڤیتامین دی کاتێک ئەبێ بەکار بهێنرێت کە ڕێژەکەی کەم بێت یعنی ڕێژەی ئیتر خۆی ڤیتامین دی بەپی تێستەکان بێت لە خوار سیەوە کەمە بەڵام لە خوار بیستەوە زۆر خراپە هی هەمە هاتووە لە 4 و 5 ئەمە زۆر کەمە بۆیە جورعی هەیە تۆ دۆسی هەیە کە ئی بە نەخۆشەکە هەندێک کەس لە خۆی مەسەر 5,000 بەکارهێنێ ڕۆژانە ئەمە کێشە بۆ دروستەکە هەمومان نەزانین کالیسیۆم کە لە ڕێگەی گورچیلە و فڕێئێرە یەکێکە لە سەبەبەکانی دروستبوونی بەردی گورچیلە ئێتۆ ڕێژەی کالیسیۆم لە لەشتا باشە بۆ لە خۆتۆ کالیسیۆم بۆ ئەمانەبی پشکنینی بۆ بکرێت لە فەحسی دێکساسکانێکی کە باسمان بزانین ئایا فعلا تۆ چڕی ئێسکە کەمە و پاشان ئایا تۆ فەحسی کالیسیۆم لە لەشتا مامناوەندە کەمە زۆرە هەندێک کەس کالیسیۆمی زۆر بۆ کالیسیۆمی بەکارهێنا ئەمانە هەمویان کێشیان بۆ دروستەکە بۆیە من تکایان لە یەکەم لە خۆیانەوە دەرمان بەکار نهێنن هەمی بەدەستە ئەو تاواکەرە خۆراکیانە لە دەرمانخانەکان هەندێک کەس ئێستا فێربوون لە ئۆنلاین و لە هەندێک مارکێت و شتا ئیفرۆشن بۆی ئەبێ زۆر وریابین ناکرێت بۆ خۆی خۆپاراستن لە نەخۆشیەک و ئێمە چەندەها کێشەیتر بۆ خۆمان ڕاستە دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ ڕێنمایە بە سوودەکان و سپاس لەگەڵمان نابێت.